بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان سێ بابەتمان ئامادە کردووە بۆتان کە یەکەمیان نووسینێکە لە بەڕێز هیوا ڕەفیق باسێکەکە لە کەمپی هۆڵ ئەو شارەی هێشتا داعش حکمیەکات. وا بڕیارە بە چاوەدێری عێراق و بە بەشداری بەرپرسانی باڵا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆنفرانسێکی نێودەوڵەتی تایبەت بە چارەنووسی کەمپی هۆڵ لە نیویۆرک بەڕێوە بچێت. کەمپی هۆڵ ئەو کەمپەی کە بە شارێک ناو دەبرێت کە هێشتا داعش حکمی دەکات، کەواتە ئەم شارە چییە و بۆچی بە بۆمبە تەوقیت کراوەکە واتە بۆمبی سەعاتی ناو دەبرێت. کەمپی هۆڵ بۆمبە چێندرا و مەترسیدارەکەی داعش لەبەر زۆری ئاسی مەترسیەکەی بەغداد بە شاری نەوەی دووەمی داعش ناوی دەبات. لەو کەمپەدا ژن و منداڵانی چەکداری پێشووی داعشن بۆ هۆیەوەشەوە بە هەستیارترین و مەترسیدارترین کەمپ لەسەر ئاستی تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهانیشدا دەنرێت. ئەو شوێنە دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای حەسەکە لە ڕۆژاوای کوردستان لە نزیک سنوورەکانی سووریا و عێراق. ساڵانی 1992 زاینی بۆ 2003 بۆ ئاوارە عێراقیەکانی هەردوو شەڕی کەندا و شەڕی ئازادی عێراق بەکارهێنراوە. بۆ جارێکی تر و پاش هەرەسێنانی خلافەتەکەی داعش لە ساڵی 2017 زاینیدا لە عێراق و شام ژن و منداڵانی ئەو ڕێکخراوە لەوێدا کۆکراونەتەوە. هەرچەندەکە هیچ ئامارێکی ورد و پڕڕاستکراوە لە بەردەستانیە لەم وارەدا، بەڵام بە پشتبەستن بە راپۆرت و لێدوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرەتادا زیاتر لە 65,000 کەس لەم کەمپەدا ژیاون. لەو ڕێژەیەش زۆرینەی هەرە زۆری دانیشتوانی کەمپەکە هاوڵاتیانی عێراقی و دوای ئەوانش سووری بوون. ئەوەشی کامێنێتەوە خەڵکی وڵاتانی ئاسیا و وڵاتانی ئافریقایی و ئەوروپا و وڵاتانی تری جیهان. ئەم کەمپە بەهۆی ئاڵۆزی و سەختی لە بەڕێوەبردنیدا لەلایەن هەزاران سەربازی بەڕێوەبەری خۆسەری دموکراتیک لە کوردستانی ڕۆژاوە پارێزگاری لێ دەکرێت و بەڕێوە دەبردێت. هێزەکانی سووریای دموکراتیک هەسەدە بە بەردەوامی ئۆپەراسیۆنی بچووک و گەورە بە چاوەدێری ڕێکخراوە جیهانی و نێودەوڵەتیەکان ئەنجام دەدەن بۆ پارێزگاریکردن لە خەڵکی ناو ئەو کەمپە، چونکە ئەم کەمپە زۆر گەورەیە و کۆنتڕۆڵکردنی لە هەموو ڕوویەکەوە دژوارە. لەو کەمپەدا بازاڕ و هەموو پێداویستیەکانی سەرەتایی ژیان بوونی هەیە. هێزەکانی سووریای دموکراتیک توانای چاوەدێریکردنی دەرەوەی کەمپەکە و ڕێگاکانی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی کەمپەکەیان تا ڕادەیەکی زۆر کۆنتڕۆڵ کردووە، بەڵام لەبەر فراوانی ڕووبەر و چڕی ژمارەی دانیشتوانەکەی لە ناو کەمپەکە توانای کۆنتڕۆڵکردنی ناوەوەی کەمپەکەیان بە تەواوەتی بەدەستەوە نییە. بۆیە دەتوانین بڵێن کەمپی هۆڵ زیاتر بە شارێکی بچووکی داخراوی سەدەکانی ڕابردوو دەچێت تاوەک کەمپێکی ئاسایی ئاوارەکان. هەر بۆیە بەشێک لە چاوەدێران کۆکن لەسەرەوەی کە خودی داعش خۆی حکمی و کەمپە دەکات لە ناوەوە. لە ڕێگەی برنەژوورەوەی سەوزە و خۆراک و پێداویستی ڕۆژانەکانیانەوە چەک و کەرەستەی شەڕ بە شاراوایی دەبرێتە ناو کەمپەکە. دواتر لە نێوان خۆیاندا بەکاردەهێنرێتەوە بەرامبەر بە یەکتر و ئەو کەسانەی کە هاوکاری هێزەکانی سووریای دموکراتن. بە تایبەت ئەم توندوتیژیانە لە شەواندا ئەنجام دەدرێت و تا ڕادەی کوشتن و لە ناوبردنیش ئەنجام دەدرێت. لێرەدا راپۆرتەکان باس لەوەکەن لە ڕێگەی تونێلی بچووکەوە سەدان هۆڵی برنەژوورەوەی چەک و هەڵاتن لە کەمپەکە هەبووە. خاڵێک بۆ حکوومەتی عێراق جێگەی ترسە، ئەویش ئەوەیە ماوەی دووری ئەم کەمپەیە لە سنوورەکانی عێراقەوە کە تەنها 13 کیلۆمترە. بۆیە هیچ دەوڵەتێک بە هێندەی عێراق بە هەستیاریەوە لەم کەمپە ناڕوانێت. عێراق بەردەوام هەوڵی گەڕانەوەی داعشە عێراقیەکان و کۆتایهێنان بەو کەمپە دەدات. عێراق گەڕانەوەی خێزانە داعشەکان بۆ چەند ئامانجێکی سەرەکی دەگەڕێنێتەوە کە بەم شێوەیان باز دێکا. یەکەمیان لە کاتی تێکچوون و تەقینەوەی بارودۆخی سیاسی و سەربازی سووریا وەک ئەزموونی ساڵی 2014 دووبارە نەبێتەوە کە یەک لە سەرسەی خاکی عێراق کەوتە ژێر دەسەڵاتی خلافەتی داعشەوە. دووهەمین هۆکاریان بۆ دەگەڕێنێتەوە کە عێراق هیچ متمانەیەکی بە حکوومەتی نوێی سووریا نییە.
هەرچەندەکە بۆ چەند جارێک حکوومەتی نوێی سووریا ئەوەی دووپات کردوێتەوە کە ئەوان نابنە هەڕەشە بۆ وڵاتانی دراوسێ و ئەمەش وەک ئاماژەیەک بۆ دەسەڵاتی عێراقی شیعی. سێمیان بەرپرسانی عێراق ئەو منداڵە عێراقیانەی لەو کەمپەدان بەنەوەی دووەمی داعش ناو دەبات، چونکە ئەو منداڵانە هێدی وا خەریکە تەمەنیان بەرز دەبێتەوە و گەورە دەبن. دواتر عێراق توانا و دەرفەتی ئەوەی نامێنێت بیان گەڕێنێتەوە ناو کۆمەلگا و بۆ دووبارە ژیاننەوەیان کارێکی لەدەست بێت. بۆیە عێراق نایەوێت کار لە کار بترازێت و هەوڵی ئەوە دەدات تەواوی خەڵکی وڵاتەکەی خۆی بگەڕێنێتەوە بۆ ناو کۆمەلگا و بۆ ئەو مەبەستەش لەگەڵ بەڕێوەبەری خۆسەری دموکرات لە ڕۆژاوای کوردستان وا ڕێکەوتون کە تا کۆتایی ساڵی 2026 زاینی هیچ هاوڵاتیەکی داعشی عێراقی لەو کەمپەدا نەمێنێت. بە گوێرەی لێدوانی بەرپرسانی کەمپەکە بێت لە ئێستادا زیاتر لە 34,000 کەسی تێدا. لەو ڕێژەیەش هاوڵاتیانی زیاتر لە 40 نەتەوەی جیهان تیایدا بوونی هەیە. بەرپرسانی ڕۆژاوای کوردستان هەمیشە بانگەوازی ئەوەیان کردووە کە پێویستە دەوڵەتانی جیهان و ناوچەکە هەوڵی گەڕانەوە و تێکەڵکردنەوەی هاوڵاتیانی خۆیان بدەن بە کۆمەڵگەکانیان، چونکە ئەو کەمپە بووەتە بارێکی قورس بەسەر شانیانەوە هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی داراییشەوە. لەلایەکی تریشەوە ڕاگررتنی هاوکارە داراییەکانی ئامریکاش بۆ ئەو کەمپە بووەتە هۆی زیاتر تێکچوونی دۆخی مرۆیی لە کەمپەکەدا. سوپای ئەمریکا لەبارەی مەترسیەکانی کەمپەکەەوە دەڵێت کە دەستگیرکراوانی کەمپی هۆڵ سوپایەکی ئامادەکراوی داعشن. ئەمەش کورت و پوخترین ئاماژەیە بۆ قەبارەی مەترسیەکان.